پشتێکۆ چەکدارن پێدا دەدەمە بوریدە دەست دانینە سەرماڵن هەر سێ سەرکردێن ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریێ دکتۆر عەبدولحەکیم بەشار ئەندامێ پۆلیتبیۆریا پارتی دیموکراتی کوردستان سووریا و ئەبراهیم بڕۆ سکرتێرێ پارتیایەکی تیا کورد لە سووریێ فواد عەلیکۆ ئەندامێ کۆمیتە سیاسیە پارتیایەکی تیا کورد لە سووریێ ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریێ داخوایان یەک دەڤێ دەربارەدا بەلاف کرد دێ داخوایانیا خۆدا دەست دانینە سەرمالە دکتۆر عەبدولحەکیم بەشار پشتگوێ خست دکتۆر عەبدولحەکیم بەشار داخوایانیەک بەلاف کرد و تێدا ڕاگەهاند ئەز هەلوێستا وەیان مەردانە دەربارەی دەستدانینە چەکدارن پێدێ بە سەرمالێن هەردوو بڕێز ئیبراهیم بڕۆ و فواد عەلیکۆیان کو ji بۆ کەس و کارێن وان هاتبوون فرۆتن بە بەها دنرخینم هەروەها ئەندامێ پۆلیتبیۆریا پارتیا دیموکراتە کوردستان سووریا گوت کو دە دوازدەی مەها پێنجان ساڵە 2018دا چەکدارن پێدێ دەستی خۆدانینە سەرمالە بڕێز خالد ئەلحسۆ ئەوژی بەسەدەماک و ئەو مالبەری نهایە من بوو ئەو مالیاک و بەهترە جوینن تەفگەرە سیاسیە کورد لە سووریێ پشتی ڕاپەرینە 2004 تێدەهاتنە برێبەبرن و ئەنجامدان دکتۆر عەبدولحەکیم بەشار ڕۆناهی خستە سەر وێ چەندێ و گوت کو ئەگەرەکە مەزن هەیەک و گەلێک ژڤان سەرکردێن نەها ئەو جوین نایەنە بیراوان ژبەریان نەئامادەبوون و یان ژی هینە پۆستێن بەرپرسیارەتی وەرنەگرتبوون و یان ژی هینە تەڤلی بزە وارزگاری خوازە کورد نەبووبوون دکتۆر حەکیم بەشار سەربار کرد و گوت کو دەما ئەنجومەنێ نیشتیمانیە کورد لە سووریێ داخوایانیەکێ دەربارەی دەستدانینە سەرمالێن سەرکردێن ئەنە کەسەدە بەلاف بکێ و دەستدانینە سەرمالە من پشتگوێ بکێ بە تایبەتی و ئەز یەکژێ دامەزرێنەرێ ئەنجومەنێ نیشتیمانیە کورد لە سووریامە و ئەز یەکەم سەرۆک بووم ژە ئەنجومەنێرە ئەف چەند جهێ فکار و ماتەرسیەیە